کاکە لەسەر بنەمای سی چوار ئەمە ناتوانین دەنگانە جیاکەین و بڵێن سۆشیالیست شەنیێناوە یا حیزبی یا زەحمەت کێشەنیەوە ئێمە بەرکەوتەی سی چوار لیستێکی هاوپەیمانی بوون نزیکەی 1000 و شتێک دەنگیان هێناوە بەر ئەوان کەوتووە ئیتر ئێمە ناتوانین بڵێن وەڵا حیزبی سۆشیالیست یا شوعیەوانە دەنگێناوە ئەمە وتومانە بنەمای سی چوار ئەوان لە سی چوار هاوپەیمان بوون ئەم لەم هاوپەیمانیە ئەوەنە ڕێژەی دەنگیان کەوتووە کورسێکیان بەرەکەوێت ئیتر ئەوە ئێمە ناتوانین جیاکەکەمان ئەوە کۆمیسیۆن وەگەن سیاسەکە واژە لەسەر دابەشکردنی کورسەکان کرا بەڵام ئەوەی کە تێبینی گراپان دیموکراتی کوردستان و حزبی سوسیالیست ئامادە نەبوون لەڕووی یاساییەوە تا چەند ئەم ڕێکەوتنە یاخود ئەم دابەشکردنە ئەژێ بتوانێت جێبەجێکردنەوە چونکە وەکو پارتیسانی پارتی ئاماژەیان بۆ کردووەکە لەوێ واژەی ئەمە ئەو ڕێکەوتنە ناتوانێت جێبەجێ بکرێت. من لە ڕاستیە لایەنە سیاسەکان حەزەکەم جوابی ئەم وەڵامی ئەم پرسیارە بەناوکە جەناب دەیکین چکە ئێمە بەس میوانداریمان کردو بۆ ڕۆژی ڕێککەوتن و بۆ ئەوڕۆ کە پیان خۆش بووە بێنە ناو دیوانی پارێزگای هەڵەبجەوە واژۆی ئەو ڕێککەوتنەیە بکەن من ئەگەر لایەنە سیاسەکان خۆیان کۆبوونیان کردو گەشتونە دە چەند جامێ حەزەکەم نوێنەری خۆیان یەکێک گەرۆشی پێ زیاد پێوتی کوچەکەی حیزب دانەکە پارتی دانراوە بابەگیان شتەکان تێکەڵ مەکەن لە خۆتان و لەیە بەش ئیجازە مەبا جوابێکی ئەو بمرد دێمە خزمەتی جەنابیش پارتی بە تەنها دابەزیۆ ناوی پارتی دیموکراتی کوردستان بۆ خاوەنی سێ کورسیە لە هەڵبژاردننی سی چوار هیچ حیزبێک نییە بە ناوی سۆسیالیست شوێعی زەحمەتکێشان بە تەنها دابەزی بێ خاوەنی دەنگ بێت لیستێک هەیە بە ناوی لیستی هاوپەیمانی ئەم لیستە خاوەنی طبعا کورسی یعنی بە ڕێژەی خۆی کورسی نیە بەڵام بە زۆرترین ماوە ئەبێتە خاوەنی کورسیەک ئەو کورسیە ئەمڕۆ کە کۆبوونەوە کراوە ئەم حیزبە لە ناو ئەو هاوپەیمانیە سەحبی کردووە خۆی بە دەنگی خۆی بە دەمی خۆی ئیعلانی کردووە کە ئەو ئینسیحابی کردووە لەو هاوپەیمانیە واتە ماوەکە گەڕێتەوە بۆ حیزبی شوێعی خاشان حیزبی زەحمەتکێشان ئەمە ئەوە پارتی دیموکراتی کوردستانیش ئێمە خوازیار بووین ئێستش خوازیاری و ئاواتیش ئومێدیشمان ئەوە هەیە ئەم پیرۆزبایە کە ئێمە وەکو لایەنەکانی سنووری هەڵەبجە و پارێزگای هەڵبجە لە خەڵکیەکەین حەزبانەکە پارتی دیموکراتی کوردستانیش وەکو ئێمە بەشدار بووایە لە پیرۆزباییە وەکو خۆیان بانگەشیان بووە کرد حەزەکەن خزمەت بکەن خزمەتی خەڵکی هەڵەبجە بکەن حەزمانەکرد ئامادە بوونایە وەکو ئێمە خزمەتیان بکردایە پێیان بەشی خۆیان وەکو زۆربەی لایەنەکان لە ماوەی خۆیان پێیان بە بەشی خۆیان ناوە لە دەنگەکان ئەوانیش بە هەمان شێوە بوونایە بەڵام بەداخەوە نهاتوون کە نەهاتوون ئەم قیتاری ئاوادانکردنەوەی هەڵەبجە ئەم ڕەوڕەوەی ڕۆشتنی هەڵەبجە بە هیچ حیزبێک ناوەسند بێت لەبەرەوەی بڕیارمان داوە خزمەت بکەین هەمومان دەستمان کردووەیەک لە خزمەتی هەڵەبجە نەکشێتەوە ئەو کاتە ئەگەر لە ڕووی یاسای کێشەیە و با فەرمون کێشەکان بەڵێ ئەم بەیاننامەکە بەڵێ بەلای خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ بەرواری 23/2015 لە دیوانی پارێزگای هەڵەبجە بە ئامادەبوونی بەڕێزان پارێزگار و جێگرەکانی لایەنە سیاسیەکانی پارێزگای هەڵەبجە کۆبوونەوەی لەسەر ئەم کاڵانە ڕێکەوتین بۆ دیاریکردنی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پایتەختی ئاشتی لەسەر بنەمای هەڵبژاردنەکانی سی چواری 2014 یەک دابشکردنی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا بەم شێوەی خوارەوە ئەلف یەکێتی نیشتیمانی کوردستان 6 کورسی بە بزوتنەوەی گۆڕان 5 کورسی جیم لیستی خزمەت واتە یەکگرتووی ئیسلامی زائدن کۆمەڵی ئیسلامی 7 کورسی دال پارتی دیموکراتی کوردستان 3 کورسی ها بزوتنەوەی ئیسلامی 2 کورسی واو لیستی هاوپەیمانی کە پێگاتووە لە حیزبی شوعی حیزبی سۆشیالیست حیزبی زەحمەتکێشان 1 کورسی یا کۆتایی کاکەیەکان 1 کورسی خاڵی دوو پێگە ئیداریەکان دواتر لەسەر بنەمای بەرکەوتەی دەنگدا بەش دەکرێت لە نزیکترین کاردا لیژنەیەکی بۆ دروست دەکرێت لە لایەنە سیاسیەکانی ناو پێکاتی ئەنجومەنی پارێزگا سێ تا بەرواری دەی 2015 ناوی ئەندامانی ئەنجومەن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە دەدرێتە دیوانی پارێزگای هەڵەبجە و لیژنەی کۆتایی هێنان بە پۆستە ئیداریەکان کارەکانی تاو دەکات لەگەڵ ڕێزدا واژۆی جەنابی پارێزگاری هەڵەبجە کاک عەبدوڵڵا و بەندە عەلی عوسمان کاک شێخکاوە جێگری پارێزگار کاک جەمیل هەورامی بەرپرسی مەڵبەندی نوێی ڕێخستنی شارە زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان کاک نزار مەحموود ساڵح بەرپرسی بزوتنەوەی مەکۆی بزوتنەوەی گۆڕان کاک شاه حەسەن
عەبدوڵڵا بەرپرسی لقی مەڵبەندی پێنجی یەکگرتووی ئیسلامی، کاک سدیق ئەحمەد بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی، پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە کە حزوریان نەبوو، کاک کامیل مەحموود مەسئولی مەڵبەندی بسووتنەوەی ئیسلامی، لیستی هاوپەیمانی کە پێکهاتبوون لە کاگاورێنی ئەحمەد معروف حیزبی شووعی، کاگاسۆ عەلی حیزبی زەحمەتکێشان، نوێنەری حیزبی سۆشالیست وەکو ئاماژەمان پێ ئامادە نەبوو، کاگاکۆ شاوێزیش وەکو کۆتای کاکەیەکان کە لە ناو خزمانی کاکەیە بۆ خۆیان هەڵبژاردنیان کردو و کات مامۆستا ئاکۆیان کردوتە نوێنەر و ئەندامی ئەنجومەنی پارێزگا و سوپاس بۆ ئێوەش و بەخێرهاتن. بەڵێ ئەوە